حاجی جان سلام علیکم. عليكم السلام وخير ستاو. باب جارە پرسیاری ئەوە بکەم بزانم لەگەڵ ڕۆژوانە چۆنی. والله شكر باشم. هلا والله. خۆشکور ناساغنی نەخۆشیشتن نیە. الأخوة بزيادة. الحمد لله. ئەی بە ڕۆژان خۆ بێتاقەت نابی. والله بيتاخت بم بدأوا بيتاخت نام يعني من بيتاخت نام بيتاخت بم. وڵای ئینسان ڕۆژ تۆزە درێژن باش بای ئەوە هەر تونیە بێ ناودەمی وشکە بێ. بيتاخت بم تاشي بيتاخت. باشە. با بزانم ڕۆژانە باخشتێکەیە خۆی پێوە بخافڵێنی. أي توزع لم سلو توزع باخم هيا روجي وهي عندما أسم بويو خليش يمخو مخافلين متاعي وهذه روجي شيء ناس مهلا معليهم. دەیخوا قبوڵی کا ئینشاڵا لە هەمومان. آمين يا رب. کاک حاجی با تۆزە بچینەوە بۆ قەدیم بزانم قەدیم ئێوە لە دێی شەدەڵا بە چیەوە مەشغوڵ بوون. والله قديم يوم الذي شدر رجل باخ ما هبوا. أي نبي ما قال ما راقته حيوان ما راقته قال ما بوكدو شو أنا مروي رجل باخ ما نبوا فلاحتي ما كدو بتالي ما كدو أنت كاسي ما كدو أوه. باشە. پێشە چێ شەدەڵە بۆ خۆی وەختی خۆی شوێنێکی سەخت بووە بەفری زۆر لەباریوە. ئێمە ئێساماڕمان لەم بەرێ ساڵەو بەرێ بووین خەستەم بە خوابانەکەمان ئەمە دیمە لێما بوو باوکم خوا ئەفریشابەیەکۆ هاتین بە خاکەناز بەفرەکەم هەڵداوە ئەمە لێما بوو قادرمەمان بۆ کردووە بۆ سەرێ بۆ سەربانیە قادرمەی بەفر بەخوا ڕاستە فەرمی جاوە کاتە بەفر پایزانە باری و زستانیش بەسەریا هەر ناڕۆیەوە. مەبەسم ئەوەیە ئەو کاتە خۆ ئەگەر سەیری شەدەڵاکەی نە زەویەکی وای لە بەردەمایە چۆن ژیاون ینی چۆن ژیان سەخت نەبوو. ئەو باخەرەتێکمان هەبوو فرۆشتمانە دامانە بەدەغڵ و حیوان و ماڵەتمان ڕاگرتووە و کاسوویە بوو کردومانە ئیش و نەس بوو بێدانیشون ئەی ترێ و توولەتان چۆن ساغەکە وڵایە ئەمان بر بۆ گەرمێنێ ئەمان فرۆش بەماندا بە دەغڵ بەماندا بە پارە و ئەوە ئەجاری وا بوو سەر بەسەرتان گۆڕیەوە هەرزانتری هەرەوەڵە ئەی کاک حاجی پارچەوان بە چی خەبەرتانە وڵا پاشێوان کابراایەکمان هەبوو مام حسێنی ناو بخوا بکان سەلایە کرد سەلایە کرد و قورئانە خوێندرا وەک ئێستا نەبوو ئێستا هەر بانگی تێدەن و تاوە ئەی تەپڵوشتیان لێ نادا بەرە وەڵا هەبوو تەفری لێدا عیب نەبێ ئەو مام حسێنە سەلایە کرد لە دەرکەیەدا لە کولانی زۆر پاکەی بڵێن ئەو چیتە خۆشتانەی سێ خۆن تێکەن ئەوە باشە ئەی خواردنەکانی ئەو کاتای خواردنی چی بوو خواردنی ساگ بوو وەڵا گەرمە کوتاو هەبوو ئەجی برای خۆمکم ساوەر هەبوو گۆشت حیوان هەبوو برنجی کوردی هەبوو ئێستا چی نەبوو هەموو شتێکی لێ ئێستا باشتر بوو ئایوەڵە تۆ پێم بڵێ ئێستا لەگەڵ بەرو مزگەوتان ڕازین بەرو مزگەوتان شکر باشە ئەوەدانە لەخوا بە زیاد بە زۆر باشە ئایوەڵا لەخوا بە زیاد هەر عیبی نییە